بەپێی ئەو زانیاریانەی گۆڤاری فۆرن پۆلیسی بڵاوی کردوتەوە پێشبینیەوە دەکرێت لەسەر یارمەتە سەربازیە ساڵانەکەی واشنگتن بە قاهیرە لە نێوان کۆنگرێس و کۆشکی سپیدا جیاوازی لەسەر ئەو دۆسیە خراپەی پێشێلکاری مافی مرۆڤ کە ساڵانێکە بووەتە بەشێک لە کارنامەی ڕژەمی میسر سەر هەڵبدات. لە ماوەی 35 ساڵی ڕابردوودا بۆ چەسپاندنی ڕێکەوتنامەی کام دێڤید و بەهێزکردنی پەیوەندی جیۆسیاسی واشنگتن و قاهیرە ئەمریکا ساڵانە 1 ملیار و 300 ملیۆن دۆلاری وەکو یارمەتی سەربازی پێشکەشی میسر کردووە. لەم ساڵانەی دواییدا کۆنگرێس بڕی 300 ملیۆنی ئەو یارمەتیەی بە جێبەجێکردنی هەندێ مەرجی پەیوەست بە مافی مرۆڤەوە بەستەوە. ژمارەیەک ڕێکخراوی مافی مرۆڤ و چەند یاسادانەرێکیش کە سەر بە باڵی پێشکەوتن خوازی حزبی دیموکراتن داوا دەکەن لە بایدن کە نامە ئاراستەی مسر بکە بەوەی ویلایەتە یەکگرتووەکان ئەم دۆخە ئێستای مافی مرۆڤی لە وڵاتە قبوڵ نییە و بەشێک لەو یارمەتیە دەپەشڕێنێت. ئەوانە ئەو بەڵێنەوە بیری سەرۆکی ئەمریکا دەهێننەوە کە لە کەمپەینی هەڵبژاردندا لە 20 تەموزی 2020دا ڕایگەیاند کە چەکی سپی بۆ دیکتاتۆرە دڵخوازەکەی ترامپ واژۆن ناکات کە ئاماژە بوو بۆ سەرۆکی مسر عەبدولفەتاح سیسی. بەپێی بۆچوونی گۆڤارەکە هەندێک لە یاسادانەران و بەرپرسانی کۆشکی سپی هەڵوێستیان گۆڕاوە بەو ئاقارەی کە ڕژێمی مسر هاوپەیمانێکی گرنگە لە ناوچەکەدا با وەکو سیسی دیکتاتۆریش دەسەڵاتداری بێ. بۆیە پچڕانی یارمەتیە سەربازیەکان زیان بە پەیوەندەکانی واشنگتن و قاهیرەت دەگەیەنێت کە میسر لە کێبڕکێکارانی وەکو چین و رووسیا نزیک دەکاتەوە. ئەو گوشە ئەرەش نابێتە هۆکاری گۆڕانی هەڵوێستی لە دۆسەی مافی مرۆڤدا. لە مێژووشدا بە نزیکەیی هەموو ساڵێک سەرۆکانی ئەمریکا بە پاساوی ئاسایشی نەتەوەیی سازشیان لەسەر پابەندبوونی مسر بە هەندێک لە مەرجەکانی مافی مرۆڤەوە کردووە و بەردەوامیان بە هاوکاریە سەربازیەکانیان بۆ قاهیرەت داوە. میسر کە پلەی سێمی چەککڕینی لە جیهاندا هەیە لە کاتێکدایە قەرزەکانی سنووری 409 ملیار دۆلاری تێپەڕاندووە و بەهۆی هەڵاوسانی ئابوووریەوە نیوەی خەڵکەکەی لە ژێرهێڵی هەژاریەوەن. پسپۆڕان بڕوایان وایە ئەو بەفی ڕۆدانەی سامانی وڵاتەکە بەرتیلی ئەو ڕژێمەیە بۆ ئەوەی وڵاتان چاوپۆشی لە پێشێلکاری مافی مرۆڤ بکەن کە زیندانەکانی زیاتر لە 6,000 کەسیان تێدایە. هۆکارێکی دیکە و ڕاستیە بوو کە پسپۆری ئەمنی ئیسرائیلی یوسی میلمان بە ڕۆژنامەی مەعاریفی ڕاگەیاند کە پەیوەندی نێوان میسر و سیسی و ئیسرائیلی بە گەنجینەی استراتیژی تەل ئەبیب لە قەڵەمدا. ئەوەش نهێنی ئەو چاپۆشەی خۆراوە بەگشتی و ئەمریکا بە تایبەتی ئاشکرا دەکا کە لە پێشێلکاریەکانی مافی مرۆڤی میسری مادەم هەماهەنگی ئەمنی قاهیرە خزمەت بە استراتیژ و ئاسایشی قەوارەی زاوێنستی بکات.